هۆکارەکە یەکەمەوەی خەڵک ناومێت کراوە، ینی باوەڕی بە خۆپیشاندان نەماوە، باوەڕی بە دەنگدان نییە، بەڵام لە هەمان کاتیشە خەڵکی ئامادە نییە قوربانی بدا، هەر بێتە سەر شەقام قەرەباڵغی بخاتە سەر شەقامەکان زەخە دروستکە لەسەر دەسەڵات. دەسەڵاتی سوود لەمانە ئابێنێ لەم شێوازی لاوازی خۆپیشاندان و تر خەڵکەش بە ئەم پەرتەوازە کراوە کۆمەڵە بەهۆی بندیوارەوە کۆمەڵێک هەر یەکە بە نوعێ زۆر لە زۆرەکان پەرتەوازەی لەناو شەقامی کوردیا دروست طبعاً سیاسەتە هەر ئەنجایشی لە خاڵە لاوازەکانی هەرێمی کوردستان ئەوەیە کە دوو ئیدارەیە لە شوێنێکە خەڵک ناوێرە هەناسەبا لە شوێنێکیش بین دێتە سەر شەقام و بە سەرپسڕی و فەرمانبەرانیش ئامادەنی قوربانی بدەن قوربانیدان هەر ئەوە نیە تۆ لە ژوورە بۆڵە بۆڵکەیت و قسە بکەی لە فەیسبوک و مۆبایل و قسەدا بزێن و تەماشاکەی وەرە سەر شەقام تۆزە قەرەباڵغی کە بناڕزای خۆ دەربەر لەبە باشترەکە لە ژوور و لە مۆبایل و تەماشاکەی بەڕاستی کەم تەرخەمەکەی خۆمانە هەتا میلەت بێدەنگ بێ دەسەڵاتی شەر ئاوا بێدەنگە بێ و